ڕوودەکەمە هێزی پێشمەرگە زێڕەڤانی پۆلیس ئاسایش هەموو ئەوانەی کە چەکدارن دەڵم برابەر ڕێزەکانم ئێوە هێزێکی نیشتیمانین لە ئەسڵدا ئێوە دروست بوون ئەم نیشتیمانە بپارێزن ئەم خەڵک و وڵاتە بپارێزن قبول مەکەن چی دیکە وەکو میلیشیا مامەڵەتان لەگەڵدا بکرێ قبول مەکەن چی دیکە بە چاوی کۆیلە تەماشاتان بکرێ تو ئەگەر بۆ خۆت ئازاد نەبی خەڵکت چۆن پێ ئازاد دەکرێ ئەگەر بۆ خۆت سەربەست نەبی چۆن خەڵکت پێ سەربەست دەکرێ دڵسۆزانە پێتان دەڵێم هێزە چەکدارەکان بە هەموو جۆرەکانتانەوە خۆتان بە موڕشی پارتیویشێتی مەزانن خۆشتان وا نەزانیوە بەڵام زیاتر ئەوە تۆخکەنەوە قبول مەکەن هیچ کەس لەسەر بناغی ترساندن لەسەر بناغی چاواشەکردن لەسەر بناغی معاشت پێ دەدەم و پێت نادەم فەسڵ دەکەم فەسڵت ناکەم ئەوە هەمووی زوڵمە ئەو زوڵمانە قبول مەکەن مەژنە ژێرباری ئەو زوڵمانەوە ئێوە هێزێکی نیشتیمانین هەمووان چامان لێتانە دەبێت هی هەموو خەڵک بن هەر کەسەتان با تعبیر بکات لە قەناعەتی خۆی لە دەرونی خۆی دڵی خۆی مرتاح کات با چاوی لەوە نەبێت کە حیزبەکەی لێ ڕازی بێ یەکەم چاوی لێ بخوا لە خۆی ڕازی کە دوو میلەتەکە لە خۆی ڕازی کە هیوادارم هەژدەی مان کە دەنگدانی تایبەتە بۆ هێزە چەکدارەکان هەر کام لەو برابەر ڕێزانە گەر ئاسایشن پۆلیسن پێشمەرگەن زێڕەڤانی هەرچی هەن تعبیر بکات لە ناخی خۆی لە دڵ دەرونی خۆی وەخوای پەروەردگار لە خۆی ڕازی کا و شتێک بکە هەنگاوێک بنێ کە قەناعەتی پێیەتی نەک لە ترسان و لە برسان نەک بە چاواشەکاری نەک بەوەی کە مارەتۆپیان فرداوەتە بەر پێ بترسێ و بسڵەمێتەوە لەوەی کە شایەدێکی بە حەق بدا و با بشزانن هەموو لایەک ئەگەر دەنگی حەق بدەن شایەدی بە حەق بدەن خێر و پاداشتان دەچێتە هەموو ئەو چاکەیەوە کە شایەدی بۆ دەدەن ئەگەر شایەدی بە ناحەقی بدەن پشک و بەشتان دەچێتە بەرهەمی هەموو ئەو شایەدی ناحەقانی کە دەیدەن